پرۆژەی شاری کتێب هاوکات بە مەبەستی ئەوەی کە سەرجەم بەرهەمی بڵاوکراوە و چاپەمەنیەکان لە یەک شوێنە کۆ بکرێتەوە لە یەک ناوچەیە دەست خوێنەر بکەوێت و کاتێکی کەمتریان پێویست بێ بۆ ئەوەی کە بەرهەمەکانیان دەست بکەوێت لە هەمان کاتیشە شوێنێک بێ بۆ پشودان کۆڕ و سیمینار و چالاکی جیاوازی ڕۆشنگەریەکان بۆ گەنجان و سەکۆیەکیش بێ بۆ بێگەیشتنی نووسەران و خوێنەران بەیەکەوە کراوەتەوە. یەکێک لە خاڵە باشەکانی ئەوەیە کە بۆ ماوەیەکی دوور و درێژ هەم لە شەوان و هەم لە ڕۆژە لە کاتژمێر دەی بەیانیەوە هەتا دەی شەو شوێنەکە کراوەیە بە ڕووی خوێنەرانە. کۆمەڵێک پرۆژە و چالاکی جیاواز لە داهاتووە لە فکری ئێمەیە بۆ ئەوەی پێشکەشی خوێنەرانی بکەین کە ڕەنگە لە ئێستا قسەکردن لەسەری تۆزە زوو بێ، بەڵام ئەوەیە کە چوارچێوەی ئەم پرۆژەیە بەتەنیا بۆ فرۆشتنی کتێب و کڕینی لەلایەن خوێنەرانەوە نییە، بەڵکو بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ئەم شارە و بەرهەمهێنانی کللتورێکی نوێ کە کتێب ببێتە پێداویستێکی سەرەکی بۆ خوێنەران ئەم شوێنە کراوەتەوە و گومانمان نییە لەوەی کە ئەم پرۆژەیە هەنگاوێک چاپەمەنی و بڵاوکراوەکانە باتە سەروتر لەوەی کە ئاگیان لێک بێ و بڕیار بدەن چی پێویستە بۆ کۆمەڵگەکان کە ئەوان پێشکەشی بکەن.